سڵاوێکی گەرم و پێشمەرگانە پێشکەش بە هەموو خۆشەویستان و دۆستان و هەوادارانی کۆمەڵە لە شوێن بە شوێنی خاکی پیرۆزەی کوردستان. سەرەتا و هەر لە ڕێگەی ئەم بەرنامەوە لەلایەن خۆم و هەموو پێشمەرگا خۆنەویستەکانی کۆمەڵە پێشاوپێش پیرۆزبایی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لەسەرجەم خەڵکی خۆشەویستی کوردستان بە تایبەتی بنەماڵەی سەربەرزی شەهیدانی کۆمەڵە و زندانیانی سیاسی دەکەم. ئازیزان لە بەرنامەیەکی دیکەی گزینگەوە لەگەڵتانین. لەم بەرنامەیە وتوێژێکمان هەیە لەگەڵ یەکێک لە خوێندکارانی کوردستانی باشوور کە پایاننامەی کارناسی باڵاکەی تەرخان کردووە بۆ لێکۆڵینەوە سەبارەت بە مێژووی کۆمەڵە. پێش دەستپێکی وتوێژەکە هەوڵ ئەدەین کورتەیەک لە مێژووی کۆمەڵەتان بۆ باس بکەین. بینەرانی ئازیز، 45 ساڵ پێش ئێستا کۆمەڵە لە هەلومەرجێکی تایبەتی و لەلایەن خوێندکارانی کوردی زانکۆکانی ئێران وەکو ڕێکخراوەیەکی سیاسی و چەپ و مۆدێرن پێکهات. کادرەکانی کۆمەڵە هێزی ڕێکخەر و ڕێبەری سەرەکی خۆپیشاندان و حرەکەتە جەماوەریەکان لە کوردستان لە سەردەمی شۆڕشی گەلانی ئێراندا بوون. دوای شۆڕشی 1357 هەتاویش بە داهێنەری کۆمەڵە بۆ یەکەمین جار ڕێکخراوە جەماوەریەکان لەوانە ڕێکخراوەگەلی تایبەت بە ژنان، کرێکاران، خوێندکاران و قوتابیان و هەروەها ئەنجومەنە کەلتوری و ئەدەبیەکان لە شار و ئاوایەکانی کوردستان بەرپاکرا. پێشنگایەتی لە پێکهێنانی ڕێکخراوە دموکراتیکەکانی ناسراو بە جەمعیەتەکان لە شارەکانی کوردستان و بەرگری دلێرانە لە جیایی دین و دەوڵەت، بەرگری لە مافی نەتەوەی گەلی چەوساوی کورد و هەتا دوایی وایان کرد کە کۆمەڵە بەخێرایی وەکو حزبێکی نوێخوازی کوردستان پێناسە بکرێت. کۆمەڵێک لە خوێندکارانی پێشووی کورد کە لەوانە سەرکردایەتی کۆمەڵەیان وەئەستۆ بوو، لەوانە کاک فوئاد مستەفا سوڵتانی چەندین نوێکاریان لە خەباتی حەقوازانی کوردستان پێکهێنا کە گرنگترینیان هێنانە مەیدانی هێزی پێشمەرگەی ژن و خەباتی مەدەنی بە شێوەی چۆڵکردنی شارەکان و ڕێپێوانی پشتیوانی لە ناڕەزاییە مەدەنیەکان لە چەندین شاری کوردستان و مانگرتن لە بەردەم هێزە چەکدارەکان و دامەزراوە حکومیەکان بۆ بەدواداچوونی داخوازیەکانیان بوو. بەم شێوەیە بە دڵنیاییەوە دەتوانین بڵێن کە سەرکردایەتی ئەو کاتی کۆمەڵە دامەزرێنەرانی خەباتی مەدەنی لە کوردستان بوو. لێرەدا و هەروەک لە سەرەتای بەرنامەکەدا ئاماژەمان پێکرد بۆ ئەم بەرنامەی گزینگ وتووێژێکمان هەیە لەگەڵ خاتوو شێما سەعید، یەکێک لە خوێندکارانی کوردستانی باشوور کە پایاننامەی کارناسی باڵاکەی تەرخان کردووە بۆ لێکۆڵینەوە سەبارەت بە مێژووی کۆمەڵە. بەڵام سەرەتا وەک نەریتی بەرنامەکەمان هەواڵە خوێندکاریەکان بەتایبەت هەواڵی دۆخی خوێندکارانی کورد دەبینین و پاشان پرسیارەکان ئاراستەی میوانی ئەم جارەمان دەکەین. خۆکوشتنی خوێندکارێکی قۆناغی دکتۆرا لە دەفتەری بەرپرسی زانستگادا. خوێندکارێکی قۆناغی دکتۆرای پەیوەندیە نێونەتەوەیەکان لە دەفتەری بەرپرسی زانستگای زانستی سیاسی تاراندا خۆی کۆشت. بە پێی هەواڵی رادیۆ کوچا، یەکێک لە خوێندکارانی قۆناغی دکتۆرای پەیوەندیە نێونەتەوەیەکانی زانستگای تاران بە ناوی حوسێن خوجەستەنیا ڕۆژی دووشەممە ڕێکەوتی سێزدەی ڕێبەندان لە دەفتەری بەرپرسی کۆلیژی زانستگای زانستی سیاسی تاران بە خواردنی حەبی سیانۆل خۆی کۆشت. شایانی باسە کاتی ئەو خۆکوشتنە دەوروبەری کاتژمێر 3/2 ڕۆژی دووشەممە ڕاگەیەندراوە و پاش خۆکوژی ئەو خوێندکاری دکتۆرایە کە چەند ڕۆژێک لە تەوابوونی دەرسەکەی مابوو، کۆمەڵێک لە خوێندکارانی زانستگای ئەلامە تەباتەبایی کۆبوونەوەی ناڕەزاییان بۆ ڕوونکردنەوە سەبارەت بۆ خۆکوژیە وەڕێخست. جێگەی باسە تاکو ئێستاکە هۆکاری ئەو خۆکوشتنە ڕوون نەبووەتەوە و باقی خوێندکارانی ئەو زانستگایە بە دوای بیستنی هەواڵی خۆکوشتنی ئەو خوێندکارە و ئاشکرانەبوونی هۆکارەکەی تووشی سەرسوڕمان و نیگەرانی بوون. لە وڵاتی ئێران پاش ڕووداوی هاتوچۆ، خۆکوژی بە دووەمین هۆکاری گیان لەدەستدان لە نێو توێژی خوێندکاراندا دێتە ئەژمار و هەر لەو پەیوەندیەدا خوێندکارێکی دیکەی کورد لە زانکۆی مەراغا کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. بە پێی هەواڵی هەواڵنێریە نێوخۆیەکان، چەند ڕۆژ لەمەوبەر خوێندکارێکی کوردی خەڵکی ناوچەی تیکاب بە ناوی سوهەیل میم لە ڕێگەی خواردنی حەبەوە کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. بە پێی ئامار و هەواڵە بڵاوبووەکان، خۆکوژی لە نێو خوێندکارانی ئێران و کوردستاندا لەم چەند ساڵی دواییدا پەرەی سەندووە و
ئەمەش لە حاڵێکدایە کە چەند ڕۆژ لەمەوبەریش تەرمی خوێندکارێکی کوردی خەڵکی شاری مەهاباد بە ناوی پژمان پاکنەزەر بە هەڵواسراوی لە ناو ماڵەکەی خۆیاندا لەلایەن کەسوکاریەوە دۆزرابوویەوە. ساڵی 1392 هەتاوی وەزارەتی زانست لە راپۆرتێکدا بڵاوی کردبوویەوە لە هەر ساڵێکدا بە شێوەی نێوەنجی نزیک بە 4000 خوێندکار لە ئێران کۆتایی بە ژیانی خۆیان دێنن. سەد هەزار نەخوێندەوار و کەم خوێندەوار لە ورمێ بوونی هەیە. سەرەڕای ئیدعای بەرپرسان سەبارەت بە ڕێشەکێشکردنی نەخوێندەواری لە ناوچە دوورکەوت و بێبەشەکانی ئێران ئامارەکان دەری دەخەن کە 100 هەزار نەخوێندەوار و کەم خوێندەوار لە پارێزگای ورمێ بوونی هەیە. بەپێی هەواڵەکان جێگری سەواداموزی ئیدارەی گشتی ڕاهێنان و پەروەردەی پارێزگای ورمێ لە نامەیەکدا بۆ نهزەتی سەواداموزی گشتی سەرەڕای ئاماژدان بە گروپی تەمەنی نەخوێندەواران و کەم خوێندەوارانی پارێزگا دەنووسێت نزیک بە 70,000 کەس نەخوێندەوار و نزیک بە 30,000 کەسی دیکەش کەم خوێندەوار لە گروپی تەمەنی 10 بۆ 49 ساڵان لە پارێزگا بوونی هەیە کە تەنیا بۆ نزیک بە 70,000 کەس لەوانە مامۆستا دیاری کراوە. هەر لەم پەیوەندیەدا جێگری فێرکاری ڕێکخراوی نهزەتی سەواداموزی ئێران لە راپۆرتێکدا ڕاگەیاندووە لە ئێستاکەدا لە کۆی 60,000 گوندی ئێران نەخوێندەواری تەنیا لە 10,000 گوند چارەسەر کراوە. لەو راپۆرتەدا هاتووە ئاماری نەخوێندەواری گروپی تەمەنی 10 بۆ 49 ساڵان نزیک بە 5 ملیۆن کەسە. خوێندکارانی بواری کۆمپیوتەر لە ئیلام ئینتەرنێتیان نییە. 130 کەس لە خوێندکارانی ڕشتەی کۆمپیوتەر لە ئیلام لە پۆلەکانیان ئینتەرنێتیان نییە. بەپێی هەواڵێکی مافنیوز لە هونەرستانی خومینی لە ئیلام زیاتر لە 130 خوێندکاری ڕشتەی کۆمپیوتەر تەنیا 2 سیستمی کۆمپیوتەریان هەیە، ئەویش بەبێ ئینتەرنێت. ئەو خوێندکارانە ڕایدەگەێنن بەڕێوەبەران پۆڵی کۆمپیوتەرەکانیان لێدەسێنن، بەڵام لە شوێنێکی دیکەدا بودجەی زۆر سەرفی پرۆسەی بڕۆکراسی ئیداری دەکرێت. جێگەی ئاماژەیە پێشتریش ئیدارەی پەروەردە و بارهێنانی چەرداوڵی ئیلام بە بیانووی دابینکردنی ئامرازی گەرمکردنەوە بۆ وانەکان پوڵیان لە خوێندکاران وەرگرتووە. چالاکێکی پێشووی خوێندکاری کورد بانکێشتی دادگاکرا. چالاکێکی مەدەنی کورد بە تۆمەتی هەوڵدان دژی ئاسایشی نەتەوەیی بانکێشتی دادگاکرا. بەپێی هەواڵی ماف ڕۆژی دووشەممە ڕێکەوتی سێزدەی ڕێبەندان موختار زارعی چالاکێکی مەدەنی کوردی خەڵکی شاری سنە لە نامەیەکدا لەلایەن دادگای ئینقلابی شاری سنەوە پێی ڕاگەیەندراوەکە دەبێت تا ڕێکەوتی 25 ڕێبەندان خۆی بە دادگا بناسێنێت. جێگەی ئاماژەیە ئەو چالاکە مەدەنیە کووردا بە تۆمەتی هەوڵدان دژی ئاسایشی نەتەوەیی بانکێشت کراوە و یەکێک لە نزیکانی ناوبراو لەم بارەوە ڕاگەیاندووەکە. ئەو چالاکە مەدەنیە کووردا ئەو تۆمەتەی ڕەت کردوێتەوە. شایانی باسا ئەو چالاکە کووردا لە ڕێکەوتی 24 بەفرانباری ساڵی 1388 هێتاویشدا لە پەیوەندی لەگەڵ ساڵیادی مەرگی خوێندکارێکی پێشووی زانستگای پەیامنووری شاری سنە بە ناوی ئیبراهیم لوتفوڵاهی دەست بەسەر و بە دوای 80 ڕۆژ دەست بەسەر بوون بە دانانی بارمتەی 100 ملیۆن تمەنی ئازاد کرا. جێگەی باسا ناوبراو هەروەها پێشووتر بە 1 ساڵ زیندانی هەڵپەسێردراویش مەحکوم کراوە. کرانەوەی خولی فێرکاری زمانی کوردی لە زانستگای پەیامنووری مەریوان. ئەنجومەنی زانستی زانستگای پەیامنووری مەریوان خولێکی فێرکاری زمانی کوردی لەژێر ناوی زمانی ئێمە زێدی ئێمە لەو زانستگایە بەڕێوە دەبات. هەر بەو بۆنەوە خوێندکارانی خوازیاری فێربوونی زمانی کوردی دەتوانن تا ڕێکەوتی 10 ڕەشەمە ناوی خۆیان لە بنکەی ئەنجومەنی زانستی ئەو زانستگایە تۆمار بکەن. داهێنانی خوێندکارێکی زانستگای پەیامنووری ڕەوانسەر. خوێندکارێکی زانستگای پەیامنووری ڕەوانسەر توانی داری تەونی زیرەک بۆ کەسانی نابینا دروست بکات. بەپێی هەواڵی ماڵپەڕی سەراوی ڕەوانسەر کچە خوێندکاری کورد مەرزیە سلێمانی خوێندکاری زانستگای پەیامنووری ڕەوانسەر
پاش چەند مانگ لێکۆڵینەوەی بەردەوام سەبارەت بە کەسانی نابینا و چۆنیەتی کەڵگوەرگرتن لە خەتی بریل توانی جۆرێک دارتەونی زیرەک بۆ کەسانی نابینا دروست بکات و بەو شێوە کەسانی نابینا بتوانن لە کەڵگوەرگرتن لە خەتی بریل کاری هونەری ئەنجام بدەن. ناڕەزایەتی خوێندکارانی زانستگای ئازادی ورمێ. خوێندکارانی زانستگای ئازادی ورمێ ناڕەزایەتیان بە دۆخی ئاموزشی ئەو زانستگایە دەربڕی. کۆمەڵێک لە خوێندکارانی بواری بەرقی زانستگای ئازادی ورمێ ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 13 ڕێبەندان لە بەرابەر دەفتەری سەرۆکایەتی ئەو زانستگایە کۆبوونەوە و ناڕەزایەتی خۆیان سەبارەت بە دۆخی خراپی ئاموزشی ئەو زانستگایە دەربڕی و خوازیاری چاوپێکەوتن لەگەڵ سەرۆکی زانستگا بوون. ئەو کۆبوونەوەیە پاش چاوپێکەوتن لەگەڵ سەرۆکی زانستگا و بەڵێنی پێڕاگەشتن بە داواکاری خوێندکاران کۆتایی پێهات. جێگەی ئاماژەیە بەهۆی هاواهەنگ نەبوونی پرسیارەکانی تاقیکردنەوەی کۆتایی وەرد لەگەڵ ناوەڕۆکی دەرسەکان زۆرێک لە خوێندکاران بواری خوێندنی خۆیان گۆڕیوە. خۆجێیەتیکردنی زانستگا دەوڵەتیەکان بە زیانی ناوچەگەلی کەمتر گەشە کردووە. خۆجێی هەڵبژاردن نەتەنیا لە بواری وەرگرتن بە زیانی ناوچە کەمتر گەشە سندووەکانە بەڵکو بربەستێکە بۆ چوونی خوێندکاران بۆ زانستگا گەورەکان و هەروەها بربەستێکە بۆ هاتنە نێو بازاڕی کار بۆ ئەم کەسانە. بەپێی هەواڵی هەواڵنێریە نێوخۆیەکان پارێزگاری سنا لە کۆبوونەوەی پەروەردە و بارهێنانی ئەو پارێزگایەدا کە بە ناونیشانی تاوتوێکردنی بارودۆخی تاقیکردنەوەکان لە ئاستی سەراسەری ناسراو بە کۆنکور و وەرگرتنی خوێندکارانی کوردستانی لە زانستگا دەوڵەتیەکان بەڕێوەچوو وتی بوومی گوزینی ئەوش بە مانای وەرگرتنی خۆجێیی زانستگا دەوڵەتیەکان بە زیانی ناوچەگەلی کەمتر گەشە سندووە. محەممەد زاهدی لەم کۆبوونەوەیەدا جەختی کردەوە وەرگرتنی خۆجێیی نەتەنیا لە بواری وەرگرتن زیان بە ئەم ناوچانە دەگەیەنێت بەڵکو بربەستێکە بۆ چوونە نێو زانستگا ناسرا و گەورەکان و ئەمەش بەڕوانینێک بۆ ئیمکاناتی ناوچەناوەندیەکانی ئێران دەبێتە هۆی دوورکەوتنەوەی ئەم بەشە لە بازاڕەکانی کار. شایانی باسە لە ساڵانی پێشوودا بەهۆی هەڵاواردن لە سیستمی دامەزراندنی کارمەندان لە کوردستان لەلایەن حکوومەتەوە وانەوتنەوەی کەسانی خاوەن بڕوانامەی دکتۆرا لە دەبیرستانەکانی پارێزگا وەکو کارێکی ئاسایی پێهاتووە و ئەمەش لە کاتێکدایەکە ئەم کەسانە دەتوانن لە ئاستێک باڵاتر و لە پۆستگەلێکی سەرەوەتردا خزمەت بکەن. ئێستاش پرسیارەکانمان لە میوانی بەڕێز دەپرسین. ئێوە وەکو خوێندکارێکی کوردستانی باشوور هۆکاری ئەوەی کە بڕیارتاندا کە گفتوگۆنامە یان پایاننامەی کارناسی باڵاکەتان سەبارەت بە مێژووی کۆمەڵە بێت چی بوو؟ خۆشحاڵ دەبین لەم بابەتەوە تەوزیحاتێکمان بۆ بدەن. سەرەتا سوپاسدانەکەم بۆ ئەم دیدارە لە بەرنامەیەکی زین کە بەرنامەیەکی خوێندکاریە لە ڕۆژهەڵات پێشکەشیەکات و من ئەمەوێ هەر لەم ڕۆژە و لەم بەرنامەیەوە بە بۆنەی 26 ڕێبەندانی ساڵی 1357 کە ئەکاتە تێپەڕبوونی 36 ساڵ بەسەر دامەزراندنی کۆمەڵی بەسەر ڕاگە ئاشکراکردنی خەباتی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران پیرۆزبایی لە تەواوی ئەندامان و دۆستان و لایەنگران و دامەزرێنەرانی ئەم ڕێکخراوەیە بکەم چ ئەوانەی کە لە هەر چوار پارچەکەی کوردستان ژیان دەگوزێرێنن چ ئەوانەی کە لە تەراوگەن و لەوێن و من ئەمەوێ باز لەوە بکەم کە ئەم توێژینەوەیکی زانستیم کە وەک بەدەستهێنانی بڕوانامی ماستەر لەسەر مێژووی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران کردووە و ئەوەشی مودەیەکی دیاریکراوە کە لە ساڵی 1969 تاوەکو ساڵی 1970 ئاماژەم بە سەرجەم ئەو گۆڕانکاری و ئەو چالاکی و ئەو خەباتە نهێنی و ئاشکایی ئەم ڕێکخراوەیە کردووە کە لە مودەی ئەو چەند ساڵەدا ئەنجامی داوە و بێگومان هەڵبژاردننی ناوشانی هەر توێژینەوەیەک سەرەتا یەکێکە لە ئاستەنگەکانی توێژەر کە ئایا ئەو توێژینەوەیە کە ئەنجامی ئەیاد تا چەند سەرکەوتووە یان تا چەند ئەتوانێت ئیشی لەسەر بکات توێژینەوەی لەسەر بکات یەک لەوانەیە بێت کە ئەم توێژینەوەی بۆ نمونە کە پێشتر کەس لەسەری نەکردوێن
و یاخود بابەتێکی گرنگ بێت کە بەلای خوێنەر و بەلای توێژەرەوانی دیکەوە بۆیە منیش ئاستەنگێکی تەواوم هەبوو لەو هەڵبژاردننی ناونیشان بەڵام من هەر لە سەرەتای قۆناغی خوێندنم کە لە بەشی مێژوو وەرگیراوم یعنی هەستێکی تایبەتم هەبوو بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ئەویش بۆ پێیکەوە من 4 ساڵ لە شارە جوانەکەی سەقزدا ژیانم بەسەر بردووە و ئاشنایەتێکم هەبووە لەگەڵ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بۆیە هەمیشە ئەوە وتووەکەوە من لەسەر مێژوو ڕۆژهەڵاتی کوردستان ئەنووسم بەڵام ئایا چی ئەنووسم ئەمەیان ئەگەڕێتەوە بۆ قۆناغی ماستەر کە ئەو کات لە خوێندکاری ماستەر لە زانکۆی سلێمانی دوای ئەوەی کە بڕیاری هەڵبژاردننی توێژینەوەمانیا هەریەکە و کە بابەتێکی هەڵبژار بێگومان من کۆمەڵی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانم هەڵبژار ئەویش ینی کۆمەڵێک تایبەتمەندی لەم ڕێکخراوەیە هەیە یاخود کۆمەڵێک گرنگی هەیە ڕاستە کە توێژەرەوانی پێش من باسییان لە مێژوو ڕۆژهەڵاتی کوردستان و حیزبی دیموکرات و کۆمەڵە کردووە بەڵام وەکو توێژینەوەیکی زانستی کە تا ئێستا بە دیاریکراوی لەسەر مێژووی کۆمەڵە نەکراوە ویان ئەگەر ئەو باسانش کرابن پێم وایە کەم و کورتیان هەیە باسییان لە گرنگی و بایەخی ئەم ڕێکخراوەیە بە تابەتی لە قۆناغی نهێنی نەکردووە بۆیە من پێم خۆش بووی زیاتر تیش بخەمە سەر ئەو لایەنە شاراوانەی ئەم ڕێکخراوەیە و هەروەها ئەگەر بین ئێمە ئەتوانین بڵێن کۆمەڵی شۆڕژگەڕی زەحمەتکێشان ڕێکخراوێکی مۆدێرنیزی ڕێکخراوێکی جیاواز لە ڕێکخراوەکانی دیکەی کوردستان و بە تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستانە یعنی بە دامەزراندنی کۆمەڵە ئەبینی کۆمەڵی گۆڕانکاری ڕوئەداد لە ڕۆژهەڵاتی کوردستانە یەک لەوانەیە کە پلۆرالیزمی حیزبی دەست پێ ئەکات بە هاتنە ئاراوەی ئەم حیزبە چونکە وەک ئەزانین هەتاوەکو ساڵی 1969 تاکە حیزب کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە بەکاری سیاسی کردبێت تەنها بریتی بووە لە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و ئەویش کە لە ساڵی 1945ەوە دامەزراوە بۆیە یعنی ڕێکخراوێکی تر نەبووە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە لە پرۆسە سیاسیەکەی ڕوبەڕووبوونەوەکانی چه ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بێت چه ڕژێمی پەهلەوی بێ لە سەدەکانی هەفتاکانە کە چالاکی بنوێن بۆیە ئێمە حەزمان کرد چڕیکەینەوە بابەتەکەمان لەسەر کۆمەڵە بێ بۆ ئەوەی باز لە ئەو گۆڕانکاریانی کە بەهۆی پلۆرالیزمی حیزبیەوە لەو ناوچەیە ڕوئەداد چییە و هەروەها ئەم ئەگەر سێرێکی تایبەتمەندێکی تری کۆمەڵە بکەین مەسەلەی ڕەوتێکی چەپ کە ئەم ڕەوتە چەپە جیاواز لە چەپیەکێتی سۆڤێت و جیاواز لەو چەپانی کە ئەو سەردەمە لە ئێرانە چالاکی ئەنوێنن ئەبینین کۆمەڵە بە کۆمەڵێک بنەمای تایبەت بە خۆی و بە چەبوونی خۆی و مەسلەی دەرکەوتەی چەپێک لە وڵاتی چینە هەموو ئەمانە کاریگەریان ئەبێ لەسەر ئەم لاوە گەنجانی کە ئەم ڕێکخراوەیەدا ئەمەزرێنن یعنی ئێمە ئەوەشمان لەبیر نەچێت یعنی کۆمەڵە لە ناوجەرگەی زانکۆکانی ئێراندا سەرهەڵئەدات کە خوێندکاری خوێنگەرمی خوێندکاری بڵێن تەمەنێکی وایان نەبوو کە هەمویان لە نێوان 22 ساڵ 20 ساڵیا بوون یعنی هەست ئەەکەی هەستێکی ترت بۆ بەرامبەر بەم ڕێکخراوەی و مێژووی ئەم ڕێکخراوە بۆ دروستە بێت کە وەک خوێندکارێکە ئەیتە ناو ئەو قۆناغەوە سێر ئەەکەی کە ئەم خوێندکارانە چەنە بە پیری ئەم گۆڕانکاریانەوە بوون چەنە یعنی هەوڵیانیاوە داهێنانێک بکەن هەوڵیانیاوە لە هەم لە خەمی کێشەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و هەم لە خەمی حیزبێکی نوێدا بن کە بتوان بە جیاواز لە حیزبی دیموکرات درێژە بە سیاسی خۆیان بۆیە ئەمانە هەموو وای کرد کە من توێژینەوەکەم لەسەر کۆمەڵە بێ و ئەوەشمان لەبیر نەچێت کە لە ڕاستیە هاوکاریشم هەبوون کە هاوڕێیانم و هاوکارانم و دکتۆری سەرپەرشتیارم یعنی پێخۆش بووە و من توێژینەوەکەم لەسەر کۆمەڵە بێت تا جێگایە کە ئێمە ئاگادارین لێکۆڵینەوەکەی ئێوە سەبارەت بە مێژووی کۆمەڵە لێکۆڵینەوەیەکی کەمتا کورد هەمەلایەنە و پڕناوەرۆک بە ئەژمار دێت ئەگەر بکرێت سەبارەت بە ماوەیە کە بۆ تەواوکردنی گفتوگۆنامەکە و سەرچاوەگەلێک کە کەڵکتان لێوەرگرتووە بۆ بینەرانی بەرنامە تەوزیحاتێکمان بۆ بدەن خۆشحاڵ دەبین لە ڕاستیە من کۆکردنەوەی سەرچاوەکان ئەتوانم بڵێم زەحمەتێکی زۆرم لە تێدا بینیوە یعنی ئەمە هەموو توێژێرێکی تر کە ئەم زەحمەتە ئەبینن بەڵام من جیاوازتر لەوانی تر ئەویش بەهۆی ئەوەی کە ئێمە ئەزانین ئەم ڕێکخراوەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئێستا ڕێکخراوێکی ڕێگەپێنەدراوە و
و زەحمەتە کە بەڵگەنامەیە کرد کە بەتابەتی لە کۆماری ئیسلامی کە ئێستا حکم ئەکات کە ئەو سەرچاوانە دەستکەوێت. بەڵام من لەگەڵ ئەوە شاوە جگە لەوەش ئەم قۆناغی جیابوونەوەکانی ڕێکخراوەکانی ئێستای کۆمەڵە وای کردووە کە پەرتەوازەیەک لە ئەرشیفی ڕێکخراوەکەیە بەدی بکرێ کە مەسەلەن هەنێکی یان ژمارێکی زۆر لە ئەندامان و دۆستانی کۆمەڵە یاخود لە دامەزرێنەرانی کۆمەڵە لە دەرەوەی وڵات درێژە بە سیاسەت و درێژە بە کاری حیزبی خۆیان ئەیەن یاخود بەشێکی دابڕاون یاخود بەشێکی شەهید بوون. هەموو ئەمانە یعنی وای کرد من بۆ پێشی کە توێژینەوەکەم توێژینەوەیکی هاوچەرخ بوو ئاستەنگم هەبێ بۆ مەسلەی کۆکردنەوەی سەرچاوە. بەڵام بە هەموو ئەوانشەوە توانیم نزیکەی 430 سەرچاوە زیاتر لە 430 سەرچاوی بڵێن بە بەڵگەنامەی بڵاوکراوە و بە کتێب و بە بیرەوەری و بە چاوپێکەوتن و بە پێگە ئەلکترۆنیەکان سوود وەربگرم لەو سەرچاوانە و ئەو سەرچاوانەش یعنی وەک ئاماژەم پێکرد هاوکارم هەبوون لە دەرەوەی وڵات. بەڕێز کاک چالاک پێم خۆشە کە ماندوو بوو لەوەی کە کتێبی بۆ ناردوم بە تایبەتیان بۆی و هەروەها بەڕێز دکتۆر نەجاتی عەبدوڵڵا کە خۆی بە تایبەت چوەتە ناو ئەرشیفی کتێبخانی پاریس بۆ بەدەستێنانی سەرچاو بۆ من کە هەنێک دیۆکۆمنت و هەنێک کتێب کە لە کوردستانە زەحمەت بۆ دەستم نەکەوتە بۆی بەدەست خستوم و لێرەوە سوپاسی کاک ئیبراهیم کۆنەپوشی ئەەکەم کە لەگەڵ یەکەم دەستپێکی چاپکردنی کتێبەکەی تەنانەت یعنی زۆر جار ئەوە ئەبووە جێگەی قسە لەلایەن ئەوانی تری بڵێن هاوڕێیانەوە بابە ناعیلاجی بێڵە با چاپەکەی دەرچێ. بەڵام من یعنی زۆرتر پێداگریمە کرد کە ئەبێ یەکەم کتێبی ئەو چاپە بەدەست من بکە یەکەم چاپی ئەوە بوو کە جەنابیان کتێبەکان خستە خزمەتم و هەموو کتێبەکانی دیکەش کە من نامەوێت زۆر لە سەریان بڕۆم. بەڵام ئەوەی کە جیاوازی ئەم توێژینەوەی من سەرچاوەکانی من بابەتێکی گرنگ ئەوەیە کە من چاوپێکەوتنم ئەنجامیاوە کە مەسەلە مەیدانیەکەم یاخود ئەتوانین بڵێن بەشێکی توێژینەوەکەم بەشێکی مەیدانی بووە. ئەویش ئەو کەسانی کە لە دەرەوەی وڵات بوون و لە ناو کۆمەڵەیە ڕۆڵی گرنگیان هەبوو و دامەزرێنەری کۆمەڵە بوون. من توانیومە لە ڕێگەی سکایپ و لە ڕێگەی ئیمێڵ و لە ڕێگەی چەند چاوپێکەوتنێکی ترەوە من چاوپێکەوتنیان ئەنجام بە و سوود لە زانیاریەکانیان وەرگرم یاخود ئەوانەی کە لە کەمپەکانی زەرگوێز ژیان دەگوزارێنن یاخود ئەوانەی کە لە دەرەوەی ئەم حیزبەشن و شارەزاوی تێکەڵاویەکیان هەیە لەگەڵ کۆمەڵەیە. من توانیومە بە ڕێگەی ئەو سەرچاوانە ئەو چاوپێکەوتنانە زیاتر توێژینەوەکەم دەوڵەمەندتر و پڕبایەختر بکەم بۆ بابەتەکەم. شێماخان هەر وەک ئاگادارن کۆمەڵای یەکەم حزب بوو کە ژنانی وەکو پێشمەرگە هێنایە نێو بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کوردستان و بە شێوەی بربڵاو لە هەموو بوارەکاندا تەنانەت لە بواری پێشمەرگانە ئەرک و فەرماندەیی پێیان سپارد. هەروە کە لەم ڕۆژانەدا لە میدیاکاندا دەبینین ئێستا باقی هێزەکانی تری کوردستانیش لەوانە لە کوردستانی ڕۆژئاوا ژنانیان لە بەرگری لە کوردستان بەشدار کردووە. ڕای ئێوە وەکو ژنەیەکی کورد کە لەم بابەتەشەوە بە دوواداچوونتان هەبووە لەم بارەوە چییە؟ گرنگی هێنانە مەیدانی پێشمەرگەی ژن لەو کاتەدا لەلایەن کۆمەڵەوە چۆن هەڵدەسەنگێنن؟ لە ڕاستیە ئەگەر ئێمە باز لە مێشوی کۆمەڵە بکەین وەکەوەی کە من لە توێژنەوەکەمدا ئاماژەم پێ کردووە تایبەتمەندێکی ئەم ڕێکخراوەیە لەوایە کە مەسەلەی بایەخدانە بە ژن یاخۆ هێنانە مەیدانی ژنە لە بوارە سیاسی و چەکداریەکەدا یعنی ئەتوانم بڵێم حیزبێکی مۆدێرنی ئەو قۆناغەی خۆی بووە کە ئەو کات کە بۆ یەکەمین جار توانیوێتی بەتابەتی لە ساڵی 1970 بەدواوە کە ڕۆڵی ژن یاخود ژن بهێنێتە ناو پرۆسە سیاسیەکەوە پرۆسە مەدەنیەکانەوە لە مەسەلە دامەزراندنی ڕێکخراوەی ژنان لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە وەک ئەبینین کە یەکەمین ڕێکخراوەی کۆمیتەی ژنانمان هەیە لە شاری مەریوان کە لە سەردەسی
دامەزرێنەر و سەرکردەی دیاری کۆمەڵە کاک فواد مستەفای سوڵتانی دامەزراوە. بەڕاستی یعنی ئەم دامەزراندنی ئەم ڕێکخراوەیە بۆ ئەو قۆناغە مێژوویەی ڕۆژهەڵاتی کوردستان بایەخێکی گرنگی هەبووە بۆ نەک هەر ژن لە مەسەلەن لە چوارچێوەی کۆمەڵای بەڵکو بۆ هەموو ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەوان بە شێوەیەکی مەدەنیانە بەشداریان لە خۆپیشاندان و ڕاپەڕینەکانی شۆڕشی گەلانی ئێرانە کردووە یاخود ئافرەتی زۆر لە ژنانمان هەیە کە لەو ڕێکخراوەیە بە چالاکانە هەڵسووڕاون کە یەک لەوانەش خاتوو مەلەکەی خوشکی کاک فواد بووە کە یعنی هەتاوەکو ئەمڕۆژ یعنی ڕۆڵێکی ئەکتیڤی بینیوە لە ناو ئەو کۆمەڵەیە. جگەلەوە تەنها ئەوەشمان لەبیر نەچێت یعنی ئەو قۆناغەی کە کۆمەڵە کۆمیتەی عەفو ژنانی دامەزراندووە هێشتا ڕێکخراوەکە خۆی خەباتی خۆی ئاشکرا نەکردووە بەڵام ژنی هێناوەتە ناو ئەو قۆناغەوە هێناوەتە ناو ئەو مەیدانەوە و هەروەها کۆمیتەی شورای ژنانی سنەمان هەیە کە خاتوو گوڵی قوبادی ڕۆڵی چالاکی تێدا بینیوە و بگرە یەک لە خۆپیشاندانە هەرە گرنگەکانی سەردەمی دوای شۆڕشی سەرکەوتنی شۆڕشی گەلانە بەشداریان کردووە کە ئەمانە هەموو کۆمەڵە بوون یاخود لایەنگرانی کۆمەڵە بوون کە تەنانەت باز لەوە ئەکرێتکەوە لەیەکێ لە خۆپیشاندانەکان لە دوای ئەو فەرمانەی خومەینی ئایەتوڵڵا خومەینی کە بڕیار ئەیاد ئەبێت ئافرەت لە ژن لەمە و بەدواوە لە چ بکات و باڵاپۆش بێت بەڵام ژنانی کۆمەڵە لە نێو شورای شاری سنەدا هەموو بە یەک دەنگ بە یەک دروشم ئەم هەڵوێستە یان ئەم بڕیارە ڕەت ئەکەنەوە یعنی ئەمانە هەمووی گرنگی و بایەخی ژن دەرئەخات لە ناو کۆمەڵەیە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە کۆمەڵە یەکەمین ڕێکخراوەیە لە هەر چوار پارچەکەی کوردستانە کە ئافرەتی کە ژنی چەکدار کردووە وەک ئەبینین کە ئەم چەکدارکردنەش یعنی هەرچەندە بۆ کۆمەڵە کارێکی زەحمەت بووە یان کارێکی بڵێن قورس بووە بۆ پێیکەوە ئەو لە ناو جەرگەی کۆمەڵگەیەکی تا ڕادێک بڵێن عەشیری و مەسەلەی هۆزگەرایەتی زاڵە لە ناو تا ئەو قۆناغەش یعنی ئافرەت تەنها بریتی بووە ئیشی ماڵ و یاخود زۆر بە دەگمەنیش ڕێگەدراوە کە ئافرەت ژن بخوێنێت چجا ئەوەی کە ئەسەر ژن بەشداری سیاسیشی پێ بکرێت و چەکداریش بکرێت بەڵام کۆمەڵە لەگەڵ هەموو ئەو ئاستەنگانە لەگەڵ هەموو ئەو گرفتانەیە توانی ژن چەکدار کات کە ئەویش لە کۆبوونەوەیەکی تایبەتی لە شاری بۆکان کە لە ساڵ 1970 ژن چەکدار ئەکات یعنی لە سەرەتادا جۆرێک لە بڵێن محافزکاری بەم کاری کۆمەڵەوە دەرئەکەوێت بەڵام کۆمەڵە ژنانی ناو کۆمەڵە و دۆستانی کۆمەڵە زۆر بە خۆشحاڵیەوە پێشوازی لەم بڕیاری کۆمەڵە ئەکەن بۆیە هەر لەو قۆناغەوە چەندین ژنی ناودارمان هەیە لە ناو ڕیزەکانی کۆمەڵەیە کە چەکدار ئەبن و مەشق و ڕاهێنانیان پێکرێت لەوانە کە خاتوو گوڵی قوبادیمان هەیە و لەوانە جەمیلەی ڕەحیمیمان هەیە لەوانە خاتوو ناهیدەی بەهمەنیمان هەیە هەموو ئەم لەوانە خاتوو مەلەکەی مستەفا سوڵتانیمان هەیە هەموو ئەم ژنانە یعنی لە شان بەشانی بڵێن هاوسەرەکانیان شان بەشانی بڵێن ئەندامانی ڕێکخراوەکانیان لە پرۆسە چەکداریەکەی کۆمەڵەشدا بەشدارن و کۆمەڵە لەم ڕوەشەوە زۆرترین یەکەمین ڕێکخراوە کە بڵێن زۆرترین چەکداری یاخود زۆرترین ژنی شەهید کراون ئیتر ئایا لە شەڕەکانی ڕوبەڕووبوونەوەی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بێت چ لە مەسەلەی زیندانەکان لە سێدارە درابن بە تایبەتی ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژووی ئەم ڕێکخراوەیە باز لە مێژووی ئەم ڕێکخراوەیەکەین لە ئەم ڕێکخراوەیە کە دوای ئەوەی کە ڕژێمی کۆماری ئیسلامی هێرشی سێمانگە هێنە بۆ ناوچەکان و پاشەخشێ بە هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەکات و لەگەڵ ئەوەشە ئەبینی بە سەدان ژن لە ناو زیندانە جیاوازەکانی ورمێ و سەقز و ئێراندا زیندانی ئەکرێن و دواتر لە سێدارە ئەدرێن بۆ نمونە کە لە ساڵی 1970 ئەگەر ئێمە باس لە مێژووی ئەم ڕێکخراوەکەین ئەبینی لە 1970 کە بە ساڵی لە ناوبردننی کۆمۆنیستەکان ئەناسرێ لە ئێراندا
ئەبینین زۆرترینی ژنانی لایەنگران و ئەندامانی کۆمەڵە یعنی پشکی شێریان بەرەکەوێت لە مەسەلەی لە سێدارەدان و لە مەسەلەی لە ناوبردنە بۆ یعنی کۆمەڵە لە ئەمڕۆدا ئەگەر سیرکەین وەک بەراوردێک یاخود لێکچوونێک بکەین لەگەڵ ژنی ئێستا کە بە تایبەتی یەپەژە کە لە بەشداریەکی چالاکانە و ئەکتیڤانی هەبووە لە ڕزگارکردنی شاری کوبانەیە یعنی ئەبینین ئێمە وەک ژن شانازی بەم سەرکەوتنانەی ئەکەین کە هەم وەک کوردێک هەم وەک ژنێک کە ئەو بە چەکداربوونی ژنانی ئەوان توانیان ببنە سمبولی بەرخۆدان و ئازادی لە کوبانەیە کە هەموو جیهان یعنی ژنانی جیهانی شانازی پێوەکەن بەڵام بۆ خودی ژنانی کۆمەڵە شانازیەکە دووجار زیاترە لەوەی کە ئێمە وەکو کورد و وەکو ژن شانازی پێوەکەن چونکە ئەتوانین بڵێن ژن لە ناو کۆمەڵەیان کۆمەڵە یەکەمین قوتابخانەی پەروەردەیە یەکەمین قوتابخانەی چەکدارکردنی ژنە بۆیە یعنی ژنانی کۆمەڵە لە ئەمڕۆیە جێگەی خۆیەتی کە شانازی بەوە بکەن یەپەژە سەرکەوتنەکانی بەدەستێنە لەوێ ئومێد دەکەن ئەوانیش یعنی جۆرێک لە ئومێد و هیوایە گەڕاوەتەوە بۆ ژنانی چەکدار لە ناو ئەم ڕێکخراوەدا یعنی ئومێد ئەکەن ئەوانیش یعنی دڵنیان لەوەشکەوە ئەتوانن سەرکەوتنەکانی ئایندە لە ڕۆژهەڵاتی کوردستانە بەدی بێنن لەسەر دەستی ئەوانیش ئەتوانن ڕۆڵ ببینن و زیاتر و بگرە زیاتریش لە یەپەش ئەتوانن پێم وایە کە ڕۆڵ ببین و خەبات بکەن و گەشببینیش بن لەم سەرکەوتنانی کە ڕۆژانە ئەبینین کە ژن سەرکەوتن بەدەستێنێت لە پارچەکانی دیکەی کوردستانە. هەر لە درێژەی ئەم پرسیارەدا بەڕای جەنابتان بۆ یەکەمین جار هێنانە مەیدانی ژنان لەلایەن کۆمەڵەوە چ کاریگەریەکی بەسەر هێزەکانی تری کوردستانی ڕۆژهەڵات و بەشەکانی دیکەی کوردستان دانابوو؟ ڕاستە ئەگەر ئێمە باس لەم بڵێن چالاکی یاخود بەم داهێنەرەی من بۆ خۆم کۆمەڵە بە داهێنەردا ئەنێن لەم ڕۆوە کە مەسەلەی هێنانە مەیدانی ژن وەک ئەزانین کە لە ڕۆژهەڵاتی کوردستان وەک پێشتریش ئاماژەم پێکرد ئاستەنگەکان زۆر بوون یعنی زەحمەت بوو کە ئێمە لە کوردستانێک بە تایبەتی ئیتر لە دوای کۆمەڵەوە پلۆرالیزمی حیزبی و دەرکەوتنی ڕێکخراوە چ لە ڕێکخراوە ئیسلامی و نەتەوەیەکان بێت چ لە ڕێکخراوەی چەپەکان بێت چ لە خودی حیزبی دیموکراتی کوردستان بێت یعنی ئەستەم بوو کەوا ئەو پێی قبول بێت کەوا ژن بەو شێوەیەکەوە کۆمەڵە بەو ئازادی بەخشینەی کۆمەڵە یعنی ئەوانیش بتوانن یاخود پێیان ئەستەنگ بوو کە ئەو کۆمەڵگەیە قبولی ئەم فکرە نوێیە بکات بۆیە یعنی تەنانەت زیاتر ترسی کاردانەوەکانیان لە بگرە لە لادەکانەوە بۆ دێهاتەکانی ئەو کاتە یعنی ئەوان لە ڕۆژگارێک هاکە نیان ئەهێش کچەکانیان بچن بخوێنن کچەکانیان هەموو جاریان ود ژن و ماڵیان وتووە یعنی ئێستا هاتووە کۆمەڵە هاتووە بەم فکرە نوێی خۆی ئەڵێ نا ژن ئەبێت چەکدار بێ نا ژن ئەبێت لە پرۆسە سیاسیەکانە نا ژن ئەبێت لە خۆپیشاندان و ڕاپەڕینەکانە بۆیە ئەتوانین بڵێن یعنی لە سەرەتادا نەش ئەتوانرا مەسەلەن دوایی بڵێن ئەزمونێک یان دوای چەند ساڵێک بەسەر ئەم چالاکی و سەرکەوتنەی کۆمەڵەیە تێپەڕی ئەو کات ئەحزابەکانی تر هەستیان کرد لە ڕاستیە یعنی هێنانە مەیدانی ژن بەو زەحمەتیە نەبوو وەک ئەبینین کە کۆمەڵە هێنای سەرکەوتنیشی بەدەستێنا مادەم ئەوەیە سەرکەوتنی بەدەستێنا و چۆن ئەزانی بڵێن سەرکەوتنی بەدەستێنا بۆ پێی کە یعنی زۆر جار لە جەولەی مەسەلەن لە هێزە نیزامیەکانە لە شەڕەکانە یعنی جای وا بوو بە تایبەت بە تەنها ژن بوو خۆی شەڕی ئەکرد یان ڕوبەڕووی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران ئەبوویەوە لە مەسەلە چەکداریەکە هیچ کێشەوەی نەبوو مەسەلەن بڵێ من ترسم لە مەسەلەن کوشتن هەیە یان ترسم لە سیلاح دەخاندن هەیە یان ئەوە ڕاهاتبوون کە ئیتر یعنی ئەگەر بە هەرکە بچوونە هەر شوێنێکی دیکەش
یا باسییان لە ئازایەتی هەر ژنێک بکردایە لە ناو کۆڕ و کۆبوونەوەکانە یەکسەریان ئەوە دیارە لە ناو هینەکانی لە ناو ڕێخستنەکانی کۆمەڵەیە ئەو کەسەیان بەڵام وردە وردە هێزەکانی دیکە چاویان لەم کۆمەڵە کرد لە مرۆوە ئەبینین دوایەوە حیزبی دیموکراتە لە دوایەوە بینین خەباتی بڵێن حیزبی سازمانی خەباتی نەتەوایەتیە ئەوانش وردە وردە بە ئەزمون وەرگرتن لە کۆمەڵەیان بە چاولێگەری ئەتوانین بڵێن کۆمەڵە هاتن ژنیان لە مەسلەی چەکداری و لە مەسلە سیاسیەکانە دوای ئەوە بڵێن ئەم چەکدارکردنە گوازرایە بۆ بەشەکانی دیکەی کوردستان گوازرایەوە بۆ مەسەلەن ناوڕێخستنەکانی پەکەکە یاخود گوازرایەوە بۆ ناوچەکانی باشووری کوردستان هەرچەنە ئێمە توانی بڵێن بەو زەقی و بەو ڕوونیەی کەوا باسی لێوە بکەین وەکو کۆمەڵە بەو شێوە هینە نەبووە لە ناو حیزبەکانی باشووری کوردستانە لە مەسەلەی چەکداریکردنی ژنا بەڵکو زیاتر ژن ئەو کات لە خەباتی شاخە بەشدار بووە لە مەسەلەی ئاڵوگۆڕی نامەکانە یان لە مەسەلەی خزمەتکردنی پێشمەرگەیە بە مەسەلەی کاروباری ماڵەوە یان بەڵام بە شێوەیەکی منەظەم یاخود بە شێوەیەکی ڕێکخراو کە بڵێن هەبوو ئیتر وردە وردە بەتابەتی لە دوای ئەتوانین بڵێن ڕاپەڕینی 1990 لە باشووری کوردستانە ئەو نابوو هەرچەنە من تا ئێستاش کەم و کورتی یابینم لە مەسەلەی چەکدارکردنی ژن لە باشووری کوردستان و لەگەڵ ڕێزیشماکە ئەوەی کە خۆم لە باشووری کوردستان ئەژیم نامەوێت بڵم زیاتر مەدحی ژنانی کۆمەڵە بکەم بەڵام یعنی بەو پێشکەوتنە نەبووە کە لە ناو کۆمەڵە و خودی کۆمەڵەیە ئەبینیم بۆیە یعنی تەنانەت یەک لەو گرفتانەی کە کۆمەڵە پێی وابوو تووشی ئاستەنگ ئەبێتەوە لە مەسەلەی چەکدارکردنی ژن و لە مەسەلەی هێنانی ژن ناو پرۆسە سیاسیەکانەوە مەسەلەی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێرانە ئێمە پێمان هەمووان ئەزانین کە مەسەلەی باڵاپۆشی و فەرزکردنی ئەم سیستەمە نوێیە بەسەر ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بێگومان تەسیریشی هەبوو لەسەر ژنانی کۆمەڵە ئایا ژنی کۆمەڵە بێ لەم حاڵەتەیە چی بکات بەجلی پێشمەرگایەتیەوە چۆن ئەتوانێت هەم ڕژێمی کۆماری ئیسلامی لە خۆی دوور خاتەوە لەو مەسان بۆیە جەمەدانە و جامانە ئەکابە لە چکی خۆی کە ئەمە تا ئێستا یعنی بووەتە ڕەمزێکی جوان بۆ ژنی کورد کە لە بەشەکانی دیکەی کوردستانە یعنی دیمەنێکی جوانی ئەبەخشێ یعنی زۆر جار ئێستا تەنانەت لە خودی ژنانی کۆمەڵەشا ئێستا ئەگەر ئەو ئازادی کە ئێستا لە کەمپەکانی زرگوێز و لە ئەوروپاشایە یعنی ئێستا بووەتە ڕەمزێکی جوانیش بۆیان یعنی ئەو ئاستەنگانیان هەمووی تێپەڕاند یعنی ژنی کۆمەڵە ئەوە نەبوو دەستەوەسان بوەسێت و هەتاوەکو ئەم بڕیارە دژی کەلتور و کۆمەڵگە نەبێ فلانە بڕیار دژی ڕژێمی کۆماری ئیسلامی نەبێت یان فلانە بڕیار دژی ئەحزابەکانی تر و ڕێکخراوەکانە بن نا بەڵکو ئەوان بە ڕێچکەشکێنی خۆیان بە هورەی خۆیان بە ئازایەتی و لێبڕانی خۆیان توانیان هەموو ئەو ئاستەنگانە ببڕن توانیان یعنی بە ژنانی دنیا بڵێن ئەوان داهێنەرن ئەوان ئازا و ئەوان چاونەترسن ئەوان هەموو شتێکیان پێ ئەکرێت ئەگەر لە فرسەتیان بۆ بڕەخسێت هەروەک ئاگادارن زۆر یەک لەو کتێب و لێکۆڵینەوانەی کە لەسەر مێژووی کوردستان نووسراوە لەلایەن نووسەرانی بیانی و غەیرە کورد بووە هەندێک جار جۆرێک لە خراپ تێگەیشتن و خراپ تێگەیاندنی تێدا بەدی دەکرێت هۆکاری ئەوەی کە لێکۆڵینەوەی سربەخۆ و هەملایەنە لەسەر مێژووی کوردستان لەلایەن نووسەرانی کوردەوە کەمە چییە؟ ئایا لەم چەند ساڵەی دوایی هەوڵێک دراوە بۆ پڕکردنەوەی ئەم بۆشاییە؟ چەندین جار پارچەکراوە و هەر لە جەنگی چاڵدێرانی ساڵی 1514 لە نێو دوو هێزی گەورەدا دابەشکراوە دواتریش لە ڕێکەوتنامەکانی سایکس بیکۆ و سیڤەر و ئەفو سایکس بیکۆ و لۆزاندا یعنی ئێمە ئەزانین
لەم ئێستا لە چوار پارچەی کوردستان ئەم چوار پارچەی کوردستانە یعنی هەمیشە لە ژێر دەسەڵاتێکی دیکتاتۆری حکمی ئەو ناوچانەی کردووە چ لە سەردەمی مستەفا کەمال ئەتاتورک بێ لە تورکیا چ لە سەردەمی ڕژێمی پەهلەوی و دواتریش ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بێ لە ڕۆژهەڵاتی کوردستان و چ ڕژێمی بەعز بێ لە هەردوو ناوچەکانی باشووری کوردستان و ڕۆژ ئاوای کوردستان یعنی لێرە و بۆمان دەرئەکەوێت کە کورد مافی تەنانەت قسەکردنیشی بە زمانی کوردی نەبووە چجا ئەوەی بێڵن کە مێژوویەکی ڕاستەقینەی خۆی تۆمار بکات و یاخود ڕێگە بە توێژەرەوان و نووسەرەوانی خودی کورد بدرێکەوە لێکۆڵینەوە لەسەر مێژووی خۆیان بکەن یاخۆ لەسەر مێژووی کوردستان و تر ئایا هەر قۆناغێ لە قۆناغەکان بێ و یعنی ئێمە توانی بڵێن مەسلەی داگیرکاری و مەسلەی سیاسەتی ئەو وڵاتانی کە ئەم بە شانەی کوردستانیان بڵێن پێوەلکێنرا و وای کردووە کە یان توێژینەوەکان زیاتر بچێتە دەرەوەی سنووری بڵێن کورد خۆی یان ئەو کەسانی کە توێژینەوەیان کردووە وای کردووە کە بە مەبەست توێژینەوە لەسەر مێژووی کوردستان بکەن چ ئایا مەسەلەن کە ئەگەر ئێمە باز بە خودی خۆم کە مەسەلەن زیاتر لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان نووسیومە ئەگەر ئێمە بین باز لە سەرچاوانە بکەین لەکە لە سەرچاوە ئێرانیەکان نووسەرە ئێرانیەکان کە لەسەر مێژووی ڕۆژهەڵاتی کوردستانی ئەو قۆناغی کە من باسم کردووە ئەکەن ئەبینی زۆرێک لە سیاسەتێکی یعنی سیاسەتی خۆزاڵکردن و سیاسەتێکی وای تێدا لە نووسینەکانە بەدی ئەکرێت کە یعنی زۆر جار مێژووە ڕاستەقینەکەی ئەو مێژووی کە مێژووی کووردە و مێژوویکی ڕاستەقینەیە ئەشارنەوە یاخود دەری ناخەنیان لە پێی بەپی بەرژەوەندیەکانی خۆیان مامەڵە لەگەڵ نووسینەکانە ئەکەن یعنی بۆیە ئەبێ هەروەها لە تورکیاش تەنانەت تاوەکو لە سەردەمی مستەفا کەمال ئەتاتورکە تەنانەت لە هیچ یاسایەکی لە زیاتر لە 105 یاسا لە 180 100 چەند یاسامان هەیە یەک یاسامانیە کە باز لە مافی کورد بکات لە چوارچێوەی ئەو دەوڵەتەدا ئەو کۆمارەدا چجا ئەوەی کە بێڵن مێژووی کورد بنووسێتەوە بۆیە یعنی ئەگەر تورکیەکان ئەگەروانەی نووسی بێتیان لەسەر مێژووی کورد نووسی بێتیان زیاتر مەسلەیەکی ڕەگەزپەرستی بووە مەسلەیەکی لایەنگری بووە مەسلەیەکی بەرژەوەندیدار بووە بەڵام ئەبێ ئەوەشمان لەبیر نەچێت بە خۆشحاڵیەوە ئەم ئەزمونەی کە ئێستا لە باشووری کوردستان هەبووە و لە ساڵ 1990ەوە ڕێگە دراوەکەوە دەست بە نووسینەوەی مێژوو بکرێ و زیاتر توێژینەوە ئەکادیمیەکانیش هەوڵ ئەدرێ لە زانکۆکانی باشووری کوردستانە زیاتر توێژینەوە ئەکادیمیەکانیان لە چوارچێوەی کوردستانە بێ بۆی ئەو مێژووە حەقیقەتە و پیرۆزەی کە ئێمە هەمانە لە هەر پارچەیەکی تری کوردستان بێت بۆ ئێمە قسەی لەسەر بکەین و توێژینەوەی لەسەر بکەین بۆیە منیش بە خۆشحاڵیەوە ئەڵێم توێژینەوەکەی منیش یەک لەو توێژینەوانە بووە کە بەدەر بووە لە سانسۆری حیزبی بەدەر بووە لە سانسۆری مەسەلەن لایەنگری یان ئەوانە یعنی توانی ومە ڕووە ڕاستەقینەکەی ئەو مێژووی ئەو ڕێکخراوەیە بخەمە ڕوو وەک دوایان پرسیار لە شێماخان ئەوەیە کە ئایا ئێوە لە نەزەرتانە کە ئەم پایەنامە کە سەبارەتە بە مێژووی کۆمەڵە بە شێوەی کتێب چاپکەن لەم بارەوە چه هەوڵێکتان داوە؟ لە ڕاستیدا من کە توێژینەوەکەم دوای ئەوەی گفتوگۆی لەسەر کرا هەرچەنە یعنی هەموو توێژێرێک حەزەکە بەرهەمێکی هەبێ ئەو بەرهەمی ئەویش خۆی لەو کتێبەیە لەو توێژینەوە ئەبینێتەوە کە ئەکرێ بە کتێب یعنی بێگومان منیش زۆر بە خۆشحاڵیەوە پێم خۆش بوو بەتابەتی ئەوەی کە ئەوەنەی یعنی هەمووان ئەزانن کە توێژینەوەکەی من تەنها توێژینەوەیە تا ئێستا وەکو ئەکادیمی کە لەسەر مێژووی کۆمەڵە کرابێت لە هەموو پارچەکانی دیکەی کوردستانیش و لە دەرەوەی بڵێن نووسەرانی کوردیشە تەنها توێژینەوەیە کە تایبەتمەند کراوە بە خودی ئەم ڕێکخراوەیە بۆیە من پێم خۆش بوو لەگەڵ تەواوبوونی توێژینەوەکەمە یعنی لە هەوڵی ئەوەیە بووم کە
شوێنێک بدۆزمەوە دەستگایەک بدۆزمەوە کەوا بۆم چاپ بکەن تەنانەت ئەگەر لە ڕۆ مادیەکەشەوە یعنی حسابی ئەوەم نەکردووە ئەگەر هیچ شتێکی لە ڕۆ مادیەکەشەوە بۆ منیتیانە بێ یعنی من زیاتر بەوە مرتاحم ئاسوودەم کە توێژینەوەکەم بچێتە دەرەوەی کوردستان بۆ ئەو برا کۆمەڵانی کە ئەوان لە دەرەوەی کوردستانە بۆ ئەو ژنانی کۆمەڵە بۆ ئەو کەسانە یعنی پێم خۆش وەک هەدیەیەک پێشکەشی ئەوانی بکەم کە ئەوان لە تەراوگە ئەژین و یعنی بزانن کەوا مێژوویەکی زیندوی ڕێکخراوەکەیان هەیە هەتا ئەمڕۆژ زیندووە هەتا ئەمڕۆژ جێگەی قسەکردن و باسە بە خۆشبەختانەوە یەک لە دکتۆرەکان بەڕێز دکتۆر نەجاتی عەبدوڵڵا کە ئەو بەڵێنی ئەوەی پیاوە کە لە ئایندەیەکی نزیکدا و بە دوای تەواوبوونی ئەم قەیرانە ئابووری کە ڕووی لە باشووری کوردستان کردووە کتێبە بڵێن توێژینەوەکەم بە چاپ بگێنن و دەستگای ڕێبەندانیش خود سەر بە کۆمەڵی شۆڕشگەر زەحمەتکێشانی کوردستانی ئێران ئەوانیش بەڵێنیان یاوە ئەویش لە ڕێگەی بەڕێز کاک سۆران پاڵانی لێرەوە دەستخۆشی تەواوی لێ ئەەکەم کە بەڕاستی ئەڵێم هاوکارم بۆ ماندوو بووە لە بە درێژایی توێژینەوەکەم زۆر کەسشن کە لەم بەرنامەیە یعنی ناتوانم ناویان بهێنم کە هاوکارم بوون بەڵام بەڕێزیان کاک سۆران پاڵانی ئەو لەسەر بڕیاری جەنابیان وا بڕیارێکە ئەم دەستگایە توێژینەوەکەم بە چاپ بگێنێ و دڵنیاش ئەەکەمەوە هەموو ئەندامان و دۆستانی کۆمەڵە لە هەر شوێنێک بن ئەم توێژینەوەی منیان بە شێوەی کتێب ئینشاڵڵا بەدەست ئەگات و لە ئایندەیەکی نزیکدا و دڵنیا بن لەوەش کە هیچ نرخێکیشی لەسەردا نەنراوە یعنی ئەگەر من ئەمەم پێخۆشترە کە نرخی لەسەر نەبێت بۆی ئەمە هەدیەیەکی دیارەیەکی من بێ بۆ ئەو بەڕێزانە و ئومێ دەکەم ماندووبوونەکانم یاخود هەوڵەکانم لە نووسینەوەی مێژووی کۆمەڵەدا یعنی بە هەڵەدا نەچووبم یاخود ئەگەر هەڵەیەکیشم کردیان شتێکی لەو بابەتە یعنی بەڵام ئەمەوێ بە هەموو کۆمەڵەکان بڵێم کۆمەڵە زیندووە کۆمەڵە ڕێکخراوێکی پێشکەوتووە ڕێکخراوێکی گەشە سەندووە خاوەن مێژوویەکی ڕاستەقینەیە وە خاوەن مێژوویەکە کە هەموو ڕێکخراوە جیاجیەکانی ئێستای کۆمەڵە حەقی خۆیانە کە شانازی بە ڕابردووی خۆیانەوە بکەن چونکە بە تایبەتی چ لە قۆناغی نهێنی بێت و چ لە قۆناغی ئاشکای ئەم ڕێکخراوەیەدا بێت یعنی قوربانی داوە خەباتی کردووە و چ بە ڕێگەیەکی نظامی بێت چ بە ڕێگەیەکی سیاسی بێت بۆیە ئومێ دەکەم لە دووبارە لە 26 ڕێبەندان کە ڕۆژی ئاشکراکردنی ڕێکخراوەکە و هەرچەندە ڕۆژێکی ناخۆشە بێت چونکە شەهیدبوونی کەسایەتێکی دیاری ناو ڕێکخراوەکەیە کە ئەویش هەم حسێن کەریمیە ڕۆحیان شاد بێ ئەو کاک فوئاد و هەموو ڕێبەرانی دیکەی کۆمەڵە بەڵام ئومێ دەکەم من وەک توێژەرێکی مێژووی ئومێ دەکەم ساڵی ئایندە ئەم بۆنەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانە بکرێت و هەموو ڕۆژهەڵاتیەکان هەموو کۆمەڵەکان لە چوارچێوەی ڕێکخراوێکی تۆکمەی بەهێزدا درێژە بە خەباتی سیاسی و چەکداری خۆیان بدەن. بینەرانی ئازیزی ڕۆژهەڵات تیڤی بەم جۆرە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامەی گزینگ هیوادارین کە توانی بێتمان ڕەزامەندی ئێوەمان بەجێهێنابێت. خوشحاڵ دەبین بە ناردنی ڕەخنە و پرسیار و پێشنیارەکانتان بۆ ئادرسی فەیسبوک و جمەیلی کۆمەڵەی خوێندکارانی ڕۆژهەڵات یارمەتی دەرمان بن. تا شەوێکی دیکە و گزنگێکی دیکە هەر بژین بە خۆشی و شادی و ماڵاوە.